کردارە بنچینەییەکانی کۆمپیوتەر. ئینپوت بریتیە لە داخلکردنی داتا بۆ ناو کۆمپیوتەر. پرۆسەسینگ بریتیە لە چارەسەرکردنی ئەو داتای داخل کراوە. ئاوتپوت بریتیە لە هێنانە دەرەوە و بینینی داتاکان دوای چارەسەرکردن لە ڕێگەی پرینتەر یان بینینەوەی لەسەر شاشەی کۆمپیوتەرەکە. ستۆرەیج بریتیە لە خەزنکردنی داتاکە لە هاردیسکی کۆمپیوتەرەکە یان فلاش یان CD. ئامێرەکانی داخلکردنی داتا واتە ئینپوت دیڤایسز ئەو بەشانە دەگرێتەوە وەکو کیبۆرد، سکانەر، تراکبۆڵ، تەچ پانەڵ، تەچ پاد، جۆیستیک هەتا وەکو لە وێنەکەدا دیارە. پرۆسەسینگ دیڤایسز ئامێرەکانی چارەسەرکردنی داتا بریتیە لەو ئامێرانەی دوای داخلکردنی داتا هەڵدەستێت بە چارەسەرکردنی داتا وەکو CPU، RAM، ROM. Output devices ئامێرەکانی بینینەوەی داتا بۆ نمونە پرینتەر، مۆنیتەر، هێدفۆن هەتاکو وەکو لە وێنەکەدا دیارە. Storage devices ئامێرەکانی خەزنکردنی داتا وەکو لە وێنەکەدا دیارە میمۆری کارت، هاردیسک. Communication devices ئامێرەکانی گواستنەوەی داتا بریتیە لەو ئامێرانەی بۆ گواستنەوەی داتا لە نێوان دوو کۆمپیوتەری پێکەوە بەستراو لە سیستەمی نێتوۆرکدا بەکاردێت.